دوای گرژی و ئاڵۆزیەکانی هەفتەی ڕابردووی سووریا، عێراق یەکەمین کاروانی دەستگیرکراوانی داعش کە ژمارەیان 150 کەسە لە هێزەکانی ئەمریکا وەرگرت و لە سووریاوە بۆ بەغداد گواستراونەتەوە. ئەم پرۆسەیە لە چوارچێوەی گواستنەوەی هەزاران زیندانی داعش لە ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەوە بۆ عێراق دێت کە بەشێکی زۆریان هەڵگیری ڕەگەزنامەی ئەوروپین. بەپێی زانیاریەکان ئەو گروپەی ڕادەستی عێراق کراون تەنیا چەکداری ئاسایی نین، بەڵکو بەرپرسان و سەرکردە باڵەکانی ڕێکخراوەکەن، لە نێویاندا کەسانی ئەوروپی و ئاسیایی و عەرەب هەن. وەک فەرماندەی هێزەکانی ناوەندی ئەمریکا سێنتۆک میش دەڵێت ئەو چەکدارانە بەشداریان لە تاوانە گەورەکاندا کردووە. ئەمەش مەترسیەکی گەورە لەسەر ئاسایشی نەتەوەی عێراق دروست دەکات. بەتایبەت کە ژمارەی گشتی ئەو زیندانیانەی بڕیارە بگوازرێنەوە دەگاتە نزیکەی 9000 کەس. ئەم گواستنەوەیە لە کاتێکدایە وڵاتانی ئەوروپا بەڕوونی دەرگایان بەڕووی گەڕانەوەی هاوڵاتیە داعشەکانیان داخستووە. لەو میانێشدا ماکسیم برێڤۆ جێگیری سەرۆکوەزیرانی بەلجیکا ڕاشکاوانە ڕایگەیاند کە وڵاتەکەی ڕێگە بە گەڕانەوەی چەکدارە تیرۆریستەکان نادات. ئەم هەڵوێستە ئەوروپیا عێراق دەکاتە زیندانێکی نێودەوڵەتی بۆ مەترسیدارترین دەستگیرکراوانی جیهان. لە پەیوەندێکی تەلەفۆنیشدا لەگەڵ ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا، محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق داوای لە وڵاتانی ئەوروپا کرد بەرپرسیارەتی هەڵبگرن و هاوڵاتیەکانیان وەربگرنەوە، بەڵام ماکرۆن تەنیا ئامادەی بۆ پاڵپشتی هونەری و دارایی بەڕێوەبردننی زیندانەکان نیشان داوە. ڕەتکردنەوەی وەرگرتنەوەی دەستگیرکراوەکانی داعش لەلایەن وڵاتانی ئەوروپاوە گومانی ئەوەی لێدەکرێت بیانەوێت ئەم بۆمبە تەوقیدکراوە لە نێو خاک و زیندانەکانی عێراقدا بمێنێتەوە. لە ئێستاشدا دۆخی سیاسی عێراق ناجێگیرە و حکوومەت لە بەردەم ئاڵنگاری گەورەدایە. مەترسی گەورەش لەوەدایە ئەم سەرکردە بیانیانەی داعش لە نێو زیندانەکانی عێراقدا دەکرێت ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێت بۆ ڕێخستنەوەی ڕیزەکانیان یان وەک کارتێکی فشار بە تایبەت لە کاتی دروستبوونی پشێویدا بەکار بێنرێت. مێژووی زیندانەکانی عێراق پڕە لە چیرۆکی هەڵاتن و گەندەڵی ئەمنی کە دەکرێت ببێتە هۆی ئەوەی ئەم سەرکردانە جارێکی دیکە بگەڕێنەوە مەیدانی جەنگ و سیناریۆی ساڵی 2014 لە مووسڵ دووبارە بکەنەوە. ئەم پێشهاتانە هاوکاتن لەگەڵ ئەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش کۆتاییان بە ئەرکەسەرەکیەکانیان لە عێراق هێناوە و تا کۆتایی ئەم ساڵ بە تەواوی وڵاتەکە جێدەهێڵن. هەر بۆیە بەنەمانی چاودێری ڕاستەوخۆی هاوپەیمانان و کشانەوەیان هەروەها بوونی هەزاران زیندانی داعش بۆشاییەکی ئەمنی و هەواڵگری دروست دەبێت کە لەوانەیە کەس نەتوانێت پێشبینی بۆ کۆتاییەکەی بکات.